بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. بەڕێزان خۆشەویستان، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵم لەو زنجیرە بابەتەی لە تەفسیری جوزئی قسەمی الله گەیشتینە کۆتە زنجیرە، ئەویش بەشی دووەمی تەفسیری سوورەتی ئەتتەحریمە لە ئایەتی ژمارە 8 هەتا ئایەتی ژمارە 12 تەوەرەکانی تەفسیرکردن و ڕوونکردنەوەی ئەو چەند ئایەتە پیرۆزە. تەوەری یەکەم پەیوەندی بە ئایەتەکانی پێشوو. خوای گەورە سوبحانەه وتەعالا لە ئایەتەکانی پێشوودا باسی لایەنگیری خێزانی کرد بۆ ئاینی پیرۆزی ئیسلام و نمونەی بە خێزانە ماڵ و خانەوادەی پێغەمبەری خوا هیناوە صلی الله علیه وسلم کە خوای گەورە ئاگاداری پێغەمبەری کردەوە صلی الله علیه وسلم و ئاگاداری خێزانەکانی پێغەمبەری کردەوە صلی الله علیه وسلم. ئەگەر ئێوە لە دژی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر هەڵوێستێک و هەر کارێکی نێگەتیڤ و کارێکی خراپ ئەنجام بدەن لە دژی پێغەمبەر صلی الله علیه وسلم، خوای گەورە سوبحانەه وتەعالا ڕازی نییە، چونکە دەبێ ئەو کەسانی لە ناو خانەوادە و خێزانی پێغەمبەری خوددان دەبێ کەسانێکی پشتیوان بن بۆ سەرخستنی دینی خوای گەورە. ئەگەر مرۆڤەکانیش پشتیوانی نەکەن، ئاگاداری کردە خێزانەکانی پێغەمبەری کردەوە خوای گەورە لە ئایەتەکانی پێشوو، ئەگەر ئێوە یان بەرەی مرۆڤ پشتیوانی لە پێغەمبەری خوا نەکا صلی الله علیه وسلم، ئەوە خوای گەورە بە زاتی پیرۆزی خۆی و فریشتەکان و بڕوادارە چاک و باشەکان هاوکار و پشتیوان و سەرخەری پێغەمبەرەکەی خوای گەورە دەبن. لەو چەند ئایەتە پیرۆزەش خوای گەورە باسی دەروازە و دەرچەیەکمان بۆ دەکا بۆی کەوا ئینسان ئەگە کەتە ناو گوناه هەتا دەورەی نەگیرێ گەمارۆ نەدرێ بە گوناه، بەڵکو خوای گەورە دەرگایەکی زۆر فراوان لە پێش مرۆڤەکان دەکاتەوە. ئەی مرۆڤەکان هەچەندی گوناهبار بن، هەچەندی خراپەکار بن، هەچەندی کەسانێک بن دوور لە خوا، ئەگەر ئێوە لە دەرگای تەوبە بچنە ژوورەوە تەوبە بکەن، خوای گەورە دەرگای خێرتان لێ دەکاتەوە و خوای گەورە سوبحانەه وتەعالا باسی هەڵوێستی ئیماندار دەکا بەرامبەر ئەو کەسانی دژایەتی دین دەوەستنەوە. دەبی بەڕاستی مسلمان هەڵوێستی مەردانەی هەبی دیفاع لە دینی خوای گەورە بکە. و خوای گەورە نمونەی هێناوە بە دوو ئافرەتی زۆر چاک و بە دوو ئافرەتی زۆر خراپ کە خێزانی دوو پێغەمبەریش بوون. کۆتایی بەو سوورەتە دەینی بە نمونەی ئەو ئافرەتانەی کەوا لە دێر زەمانەوە نمونەی قودوە و پێشەنگ و چاوساغ و مامۆستای بەشەریەت بوونە، هەتا ڕۆژی قیامەتێ باسییان دەکرێت لەگەڵ ئەوەی کاو ئافرەتە پیاوەکەی کەسێکی زۆر خراپ بووە، فیرعەون بووە و دوو ئافرەت پیاوەکانیان پێغەمبەر بوون بەڵام خودی خۆیان کەسانی خراپ بوون. عاقیبەت و مەسیری ئەو دوانە بەچی گەیشت؟ لە تەوەری دووەم مانای وشەکان تەوبەتە نەسوحە واتە تەوبەیەکی ڕازگۆیانە، ئەو پەڕی پەند و ئامۆژگاری تێدا بێت. لا یخزی الله، خدای گەورە سەرشۆڕ و زەبوونی ناکات. وەغلظ عەلەیهم، ئەو پەڕی ڕق و قین توند و تیژیان بەسەردا بڕژێنن. ومەئواهم جەهەنەم، شوێن جێگایان دۆزەخە. وبئس المەصیر، خراپترین دوا ڕۆژ داهاتوو. ضرب الله مثلا، خوای گەورە نمونە دێنێتەوە. فەخانەتاهما، ناپاچیان کرد لەگەڵ لە بڕواهێنان، ناپاچیان کرد لە باوەڕهێنان. فەلەم یوغنیا عنهما من الله شەیئا، هیچ شتێک سوودی نەبوو لە دوورخستەوەی سزای خودای گەورە لێیان، یعنی شتێک سوودی ئەوانی نەدا لەوەی سزای خوای گەورەیان لێ دوور بخاتەوە. ئەحسەنەت فەرجەها، دامێنی خۆی پاراستە بوو. من ڕوحینا، بەشێک لە گیانی خۆمان. بکەلیماتی ڕەبیها، بە بڕیار و یاسا بەو بڕیار و یاسایانەی شەرعی خوای گەورە سوبحانەه وتەعالا. ئەلقانیتین، لە ملکەت و خواناسانە. تەوەری سێم ماناو تەفسیری ئایەتەکان.
خوای گەورە سوبحانه وتعالى دوا بە دوای ئاەتەکانی پێشوو کە کاتێک خوای گەورە سوبحانه وتعالى لە ئاەتەکانی پێشوو باسی ڕووداوێکی کرد لە سەرەتای سوورەتی التەحریم کە خوای گەورە ڕێگای تۆبەی باس کرد فەرمووی ئین تەتوبا إلى الله فقد صغت قلوبكما لە دواییدا خوای گەورە باسی ماڵ و منداڵی کرد بەڕاستی خوای گەورە داوای کرد لە هەموو دایک و باوچێک خۆیان و ماڵ و منداڵەکەیان بپارێزن لە ئاگرێکی زۆر سەخت کە ئاگری جەهەنەمە. ئینجا خوای گەورە باسی یا ئەیها الذین کەفەروا لا تعتذروا اليوم لە ڕۆژی قیامەتێ هیچ عوزر و پاسا و بیانووەکتان نییە بیهێننەوە بۆی پەردەپۆشی عیب و عار و کوفر و شرکەکی خۆتان بکەن. ئینجا خوای گەورە جارێشتر ڕوو دەکاتە ئیمانداران و دەفەرموێ یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەو کەسانی کە باوەڕتان هەیە بەخوا، ئەی ئەو کەسانەی ئیماندارن بڕوادارن لە کانگەی دڵەوە ئیمانەکەتان ئیمانتان بەخوای گەورە هەیە سوبحانه وتعالى. ئیمان هۆکاری ئەوەی نییە ئینسان بپارێزرێتن لە گوناه و تاوان، بەڵێ خەڵکی ئیماندارە بەڵام تووشی گوناه و تاوان دەبی. هەروەکو ئیمان گەورەترین پاککەرەوەی مرۆڤە لە هەموو کردارێکی خراپ، حتى ئەگەر ئینسان مشریک بی، حتى ئەگەر ئینسان کافر بی، کافری زۆر سەخت کە ئیمانی هێنا الئیسلام تەجوب ما قبل ئەو مسلمان بوونەی ئەو ئینسانە، ئەو باوەڕە ڕاستەقیدەی ئەو ئینسانە دەبێتە مای ڕەشبوونەوەی هەموو گوناه و تاوانێکی ئینسان. بەڵام مرۆڤ لەگەرەوەی ئیماندارە ڕەنگە تووشی گوناه بی و تووشی گوناه دەبیتن، شەیتان زەفەری پێدەبا. بۆیە خوای گەورە داوامان لێ دەکە هەمیشە بوو هەموو ئیماندارێک یا ئەیها الذین ئامنوا توبوا إلى الله توبة نصوحا. ئەی ئیمانداران ئێوەش بگەڕێنەوە بۆ لای خوا. توبوو کەلیمەی تابە یعنی ڕەجعە، توبوا إلى الله واتە بگەڕێنەوە بۆ لای خوا. معنی چی بگەڕێنەوە بۆ لای خوا؟ ئینسان کەینی هەست بە زەعیفی خۆی دەکا، ئەو کاتێکەوە دەکەوێتە ناو تەنگ و چەڵەمە، دەکەوێتە ناو ناخۆشی، دڵی تەنگ دەبێ. تەنها ئەوەی کە دڵی ئینسان خۆش دەکا گەڕانەوەی بۆ لای خوای گەورە سوبحانه وتعالى. بۆیە مرۆڤەکان لەو کاتەدا خوای گەورە داوامان لێ دەکا ئەی باوەڕداران توبوا إلى الله بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە تەوبە بکەن، بەڵام تەوبەتەن هەم بزانە ئەلێرە ئەوە مەفعول به مطلقە. تەوبەتەن تۆبەیەکی ئەو تۆ چ جۆرە تۆبەیەک؟ تەوبەتەن نەسوحە، تەوبەیەکی ئەو تۆ. كلمة نصوح، نصوح لصوت فعولة، نصوح لنصيحته هاتوا. كلمة نصيحة لزمان عربي دري النصح يعني النصيحة وهي الإخلاص. دلسوزية إخلاص معناتها وات الدلسوزي أو كسا لويك نصيحتي دك أجر كسك زوزو دلسوز وبروش نبيتن نصيحتي كسي برامبرناكا بەڵام خۆی یەکلا کردتەوە زۆر دڵسۆزە ئەو کەسە بە پەرۆشە نەچێتە ناو ئاگری دۆزەخ، تووشی هەڵە و پەڵە و خراپی نەبیتن بۆیە نەسیحەتی دەکات. بزان دەفرین وأنا لكم ناصح أمين. کاتێکە دەفەرمێ ئەی قەومەکە من لە بۆ ئێوە دڵسۆزێک و زۆر کەسێکی ئەمین و واللهی ڕازگۆم لەو نەسیحەتەی ئێوە کە دەیکە. لۆیە کەلیمەی نەسوح واتە تەوبەیەکی دڵسۆزانە ڕێک و پێک خاڵیسەن مخلیسەن لە پێناوی خوا، نەک لە شەرمی دنیا، نەک لە بە ناچاری. هەر کەسێک ئەو تۆبەی بکە بێگومان خوای گەورە سوبحانه وتعالى ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی دەداتەوە. لێ بڕێزان و خۆشەویستان خوای گەورە سوبحانه وتعالى لە ئاەتێکی تر دەفەرمێ یا ئەیها الذین وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. أي إيمان دارن هر هموتان بتقرأ، هر هموتان بتقرأ أي بقرينو بولاي خواي قورا أجر إيوا قرانو بولاي خواي قورا توبتان كت لعلكم تفلحون. بيقومان إيوا سركوتو سرفرازي دنيا وقيامة دبن. لو إلى دنياي أجر كسك بيوي لسآستي تاك ضلي خوش بي مرتاح بي قرفتي نبي ژیانێکی خۆش بەسەر بە وەلە خێزانەکە لەسەر ئاستی خێزانێکی تۆکمەی ڕێک و پێچی پڕ بەدڵی خۆی بێ بەبێ چێشە و گرفت بی و ئەگەر کۆمەڵێکی پاکت دەوێتن
تەنها تۆبە و گەڕانەوە بۆ لای خوای گەورە چارەسەری هەموو دەرد و ئێش و ژانەکانە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەک دەفەرموێ ئەلا ئەدلکم بیدائیکم ودەوائیکم، ئەی خەڵچینە پێتان بڵێم دەردی ئێوە چییە و دەرمانی ئێوە، دەرمانی ئەو دەردانی ئێوە چییە؟ فەرمووی داؤکم الذنوب، ئێش و ژان و دەردی ئێوە گوناه و تاوانە، تەئسیل لە تاک دەکات، تەئسیل لە خێزان دەکات، تەئسیل لە کاریگەری خراپی دەبی لەسەر کۆمەڵگا. ودەواؤکم چارەسەری ئەو دەردە کوشندەیەش التەوبەة والاستیغفار، داواکردنی تەوبە و استیغفارە لە خوای گەورە سوبحانه وتعالى. بۆیە گوناه و تاوان ژیان و ژینگەی ئینسان تێک دەدا، ژیان و ژینگەی ئینسان تێک دەدا. بۆیە خوای گەورە سوبحانه وتعالى بۆ ڕاستکردنەوەی ئەو ژیانە بێتەوە سەر ڕاستە شەقامی خۆی داوای چمان لێ دەکات. لە سوورەتی نوح دەفەرمێ فقلت لەسەر سوباری نوح پێغەمبەر فقلت استغفروا ربكم إنه كان غفارا، ئەی خوایە خۆت ئاگداری بە قەومەکەم گۆ داوای لێخۆشبوون لە خوا بکەن، چونکە ئەو خودایە لێخۆشبووە بۆ گوناهە هەرە گەورە و زۆرەکانی ئێوە. إنه كان غفارا، اینجا ئەو دەرگای ئاسمان کە قەپات بووە بەهۆی گوناه و تاوانتان يرسل السماء عليكم مدرارا، ئەگەر تەوبەتان کرد ئەگەر گەڕانەوە بۆ لای خوا، خوای گەورە بەلێزمە بارانتان بۆ دادەبارێنی، دەرگای ئاسمانتان لێ دەکاتەوەتە. ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا، وخواي گەورە پاڵپشتیتان دەکە بەوەی کەوا منداڵی صالح و باش و چاکت دەداتێ، ئەوەی منداڵی نەبا تەوبە و استیغفار بکە، وخواي گەورە باخ و بیستان و کشت و کاڵەکەنتان لە بۆ شین دەکا، بەڕەحمەتی بەرەکەتی زەویتان بۆ دەردێنی خوای گەورە سوبحانه وتعالى. بزانە ئەوە بەرهەمی تەوبەیە. لۆیە پیاوەک دێتەکەن یەکێک لە پیاو چاکانی پێشوو دەفەرموێ باران ناباری دەرێت داوای ئستەغفیر الله، داوای لێخوردنە خوا بکە. یەکەیشتر دەڵێ یا شێخ هاتیمە مامۆستای بەڕێز هاتوومە منداڵم نابی، گوتی داوای لێخۆشم لە خوای بکە. یەکەیشتر هات گوتی زراعەت و کشت و کاڵ و باخەکەم خراپە، وتی داوای استیغفار لە خوای گەورە بکە. وتیان چۆن؟ ئەو ئاەتانی لۆخینە، ئەوە بەرهەمی تەوبەیە. لۆیە تەوبە بەڕاستی دڵی ئینسان خۆش دەکات. بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دەفەرموێ یا ئەیها الناس، ئەی خەڵچینە توبوا إلى الله واستغفروه، داوای لێخۆشبوون لە خوا بکەن و تەوبە بکەن و بگەڕێنەوە لۆ لای خوا. إني لأستغفر الله في اليوم أكثر من 70 مرة، والله سوين بذاتي خوا من روجه همون روجه زيادة لحفتات زار داوای لێخۆشبوون و تەوبە و استیغفار لە خوای گەورە دەکەن. سەحابەکان دەڵێن ئاوە لە مەجلیسێک دادەنیشتن دەمانژمارد زیاتر لە 70 زار پێغەمبەری خوا دەیفەرموو ئەستەغفر الله العظیم وأتوب إليه. ئەو تەوبەیە پەیوەندی ئینسان بەهێز دەکە لەگەڵ خوا، ئەو تەوبەیە هەمیشە و ئینسان دڵی ئینسان بە پاچی دێڵتەوە، ئەو تەوبەیە دەرەجەی ئینسان لەگەڵ خوا بەرز دەکاتەوە. لۆیە بەڕاستی تەوبە دەرگایەکی زۆر گەورەی خوای گەورەیە، هەرگیز ئەو دەرگایە داناخرێ. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم إن الله يقبل توبة العبد ما لم يغرغر، خوای گەورە تەوبەی لە عەبدەکەی وەردەگری هەتا ئەو کاتەی کەوا ڕوح دێتە قورقوڕاگە. و دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە تەوبەی عەبدی خۆی وەردەگری حتى تطلع الشمس من مغربها، هەتا ئەو کاتەی ڕۆژ لە ڕۆژ ئاواوە هەردێ، ئەو کاتە دەرگای تەوبە ینی ئاخر نیشانی ڕۆژی قیامەتە تەواو لە نیشانە گەورەکان. بۆیە لەو کاتەدا تەوبە قبول ناکرێ، خوا پەنامان بدە. لۆیە بەڕێزان و خۆشەویستان خوای گەورە داوای ئەو تەوبەمان لێ دەکات لەبەرەوەی ئەو تەوبە ئەوەندە شتێکی گرنگ و گەورەیە، بەڵام چ جۆرە تەوبەیەک؟ تەوبەتە نەسوحە، تەوبەیەکی ڕازگۆیانە دەبێ مەرجەکانی لێبێتە جێ. ئیمامی بەغەوی قسەی زۆر جوان دەکە لە دەربارەی لێکدانەوەی تەوبەتە نەسوحە. ئیمامی قورتوبی دەجێڕتەوە دەفەرمێ، ئیمامی قورتوبی دەفەرمێ
طبعا إمامي بغوي للتفسير كي خوي هنايتي دفرمي توبة النصوحة توبي نصوح يجمعها 4 أشياء دبي تارشتي لبيتتي يكم الاستغفار باللسان كابرا بالزبان داوي لي خوش من الأخواي قوربك أو هيك والإقلاع بالأبدان أو جناه تاواني كوالو ديبوا دقي بي وقرتوا لسري دجي الرجل شيء أو جناه الناودري دربيني ها أودو وإضمار ترك العود بالجنان دبي بالريارة يكزاري بدا بهيز نوعنا قريتو سر أو جناه تاوانا كاتك بيني ديتوا فخر شانازي بينكا بلكو عرقش المزاري بالريجي لي بشيمان بي خالد سارم ومهاجرة سيء الإخوان أو دوستو برادر كساني كوا هو كاري أو جناه بنا ليان بدور بكويو وازيان لي بينو بشتيان لي بكا أو تسار خالة هركسك توبيكد أو تسار شتي أنزام دا أو براسي توبة النصوحي كرديا بويا زانان يجد فرمون توبي نصوح توبي راستقينا دبي تار خالي تدابي يكميشت خالي يكم أويا العزم الندم يكميشت دبي أو كسا بشيمان بلو جناهاني كرديتي معناتها يعني نابي فخر شانازي بجنها كاني بكا دبي بشيمان بلوي كرديتي أو هيك دوام خالد العزم على أن لا يعود دبي بالريار بدا بهيز نوعك نقريتو سر أو جنها داري يشتر أو دو سيميشت دبي أو توبي كرديتي محاولة بك لهر زي خرابي كرديا محاولة كردار كتابك لوي كخواي قرا بيكاتا رشك نوي قنا حكان وخالد سارم كتخاصة بحقوق ناس بحق الناس اگر كابرا غدري ليك كرديا مالي يك خوارديا ظلمي ليك كرديا دبي داوي قردن آزاي ليبكا أو حقي لبو بجيرتوا اگر مالا حقكي لبو بجيرتوا اگر غيبتي كرديا اگر بزبان آزاري داوي لي خوشبون وقردن آزاي ليبكا أو توبة نصوحايا إن أخواي قولوا فرمي عسى ربكم هركسك أو زورة توبة بكا توبيتي نصوحانا بكا توبيتي درصوزانا بكا عسى ربكم كلمة عسى ليرة يعني بيقومان پروردگاري ايوا لو أو كساني أو زورة توبة دكن أن يكفر عنكم سيئاتكم خواي قولوا همو قنا حكانتان لصرج دكاتوا كلمة كفرا يعني سترة لي خوشبون بزانا معنيتيا هندك دار خواي قورا غافر الذنب هندك دار خواي قورا عفوا فرقتي اللي بيني مغفرته عفو غفران لي خوشبونا هدي عفو يعني عفو كذدي كابراي بلام لي خوشبون اوي يعني مغفرة واتا غفر يعني آسواري قنا حكا واشتكي هيز دايليتن بزانا لو يا اخوي يقول هم عفوي او عبديدك هم ليش يخوش دبيتن واتا لسدل لي اعمال او جناح نامينه يكفر اخوي يقول رشي دكاتوا ستري دكا او انساني عنكم سيئاتكم لقل كلمه سيئه لزماني عربي لمصطلح القران والسنه بيغمبر صلى الله عليه وسلم لجناحي بتسوكو جورهاتيا ان تجتنبوا كبائر ما تنهون عنه نكفر عنكم سيئاتكم زانا ليرة بكبائرش سيئاتوا بقناهي بتوشش سيئة يعني أجر إيوة أو زورا توبة بكن كتوبة نصوحة همو مرزكاني لبتتي بيقومان خواي قولا همو قناهي قورو بتوكتان لصرج دكاتوا هيتي نايلتن ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار وخواي قولا دتان بات الناو تندين باغو باغاتي زور لو بهشتي لو آمادا كدن للروجي دوائي كتجري من تحتها الأنهار لجير دارو لناو خاكا كي بهجدا تندين ربار تيدا دروا لو روجدا خواي قولا أو بهشتا باكو بخامين وخوشتان بيدا بخشي لمقابل أو توبت كديا ببي جناح دتي وخزمت خواي قولا سبحانه وتعالى هيش تقنية ببتريقل للنيوان تو بهشتي بانو بريني خوا تونكا بدلتي باكوا تي خزمت خواي قولا توبت كرديا يوم لا يخزي الله النبي والذين آمنوا معه أو الروج قيامت
کە ڕۆژێکی زۆر سەختە، ڕۆژی شەرمەزاریە، ڕۆژی تەغابون و پەشیمانبوونەوەیە. ئەو ڕۆژە یەومە لەو ڕۆژی قیامەتە لا یوخزی الله، خوای گەورە هەمیشە و هەرگیز بە هیچ شێوازێک خوای گەورە پێغەمبەرەکەی خۆی شەرمەزار ناکە. یوخزی الله، شەرمەزاری ناکە لەو ڕۆژەدا. یعنی پێغەمبەری خوا لەو ڕۆژەدا خوای گەورە بە پلە و مەقامێکی زۆر بەرز دەهێنێتەوە ڕۆژی قیامەت، کە شاسواری ڕۆژی قیامەتە، کە یەکەم کەسە لە ناو قەبری دێتە دەرێ، ڕاستەوخۆ بەرەو حەوزی کەوسەری خۆی دەڕوات، چاوەڕوانی ئوممەتەکەی دەکا، یەکەم کەسە لە سەپردی سڕات دەپەرتەوە. لۆیە لەو ڕۆژەدا خوای گەورە پێغەمبەرەکەی چونکە کەسێکی پاک بوو، چونکە کەسێک بوو حتا تەوبە و ئیستیغفاری دەکرد لەسەر کەم تەرخەمیکردنێک ئەگەر لە کردارێکی چاک، نەک لەسەر گوناه و تاوان. لۆی ئەو پێغەمبەرە بەهۆی ئەو پاچیەی، بەهۆی ئەو دڵە جوان و پاک و ڕێکەی، بۆیە خوای گەورە لە ڕۆژی قیامەتێ پلەی بەرز دەکاتەوە، نەوەک شەرمەزاری بکە. والذین آمنوا معه، و ئەو ئیماندارانەی کە لەگەڵ پێغەمبەری خوا بوون، پێغەمبەری خوا پەروەردەی کردن، لەگەڵ پێغەمبەری خواشیان لە ئال و ئەسحابی پێغەمبەری خوا، ئەوانیش بە پلەیەکی زۆر بەرز دەستنەوە خزمەت خوای گەورە سوبحانه وتعالى لە ڕۆژی قیامەتێ. دەرەجەی ئەوانە زۆر زۆر گەورەیە. يسعى نورهم يسعى بين أيديهم وبأيمانهم. أو إيمان داران للروج قيامته كادك دسنوا خزمت خواي قول سبحانه وتعالى هل يشي لوانا خواي قول نورة شام بيدا، نورهم نورة شام بيدا، بو نورا يسعى بين أيديهم، أو نورا لبيشيان دروا تون حمايو پاسەوان لە پێشی مەسئول و کار بەدەستی گەورە دەڕوا، ئەو نورەش ئاوا لە پێشیان دەڕوا، ڕێیان بۆ ڕۆناک دەکاتەوە، ڕێگاکەیان بۆ ڕووناک دەکاتەوە. وبئەیمانیهم، واروها ئەو نوڕە لە لای دەستە ڕاستەکانیان، لە لای ڕاست و لەولا بەرەو بەهەشتەکانیان دەبات و خوای گەورە بەو نوڕە خوای گەورە سوبحانه وتعالى کە نوری ئیمانە، کە لە دنیای بە ئیمانەوە دەرچوت لە پێشیانەوە لە لای ڕاستیەوە هەر هەموو چادەوریان ڕۆناک دەکاتەوە. ئەو بڕوادارانە ئینجا لەو کاتەدا دەڵێن ربنا أتمم لنا نورنا، دەڵێن ئەو ئیمانداران چ دەڵێن؟ نورهم يسعى بين أيديهم لە پێشیان وبأيمانهم لە دەستە ڕاستیان، يقولون ئینجا دەڵێن ربنا أتمم لنا نورنا واغفر لنا، دەڵێن ئەی پەروەردیگارە ئەو نورەی بە ئێمەت بەخشی لەو نورە نەبی وەکو نوری منافقەکان، حتا نیوێ ڕێگا دەڕۆن بەڵام نورەکەیان دەکوژێتەوە. سبحان الله، داوا لە ئیمانداران دەکەن نوری خۆتمان بدێ، نوری خۆتانمان بدێ، نەخێر. بەڵام ئیمانداران پێیان دەڵێن، تاوان پێغەمبەری خوا لە فەرمودەیەک دەفەرمێ هەموو کەسێک کە دەپەڕتەوە لە سەپردی سیڕات دەڕوا ڕۆژی قیامەت زۆر تاریکە، هەر یەکێ نورێکی پێیە. پێغەمبەری خوا دەفەرمێ ئیوا هەیە نورەکەی زۆر پڕشنگدارە وەکو ڕۆژ و خۆری ئاسمان، ئەوە گەورەیە، هەیە وەکو مانجی ئاسمانە، هەیە وەکو ئەستێرەیە، هەیە نورەکەی بچووکترە حتا ئیوا هەیە نورەکەی بە قەدرای پەنجەی گەورەی پێیەتی. سبحان الله، پەنجەی قاچی پێی چەندە نورەکەی بۆندەیە. هەموو کەسێک نوری پێدا، حتا منافقەکانیش. ئیمانداران دەڕۆن، منافقانیش لەو لای. ئیمانداران نورەکەیان بەردەوامە، بەڵام کاتێک تەمەشا دەکەی وردە وردە نوری هەندێک کەس لاواز دەبی دەپوچێتەوە، نامینێ دەکوژێتەوە لە هیکەوە، لە جێی خۆیان ڕادەوەستن، ناتانی یەک شەقا و باوێت یەکەوسە ڕێی بەهەشتیان لێ بزر دەبی دەکەونە ناو دۆزەخ. ئەوانە چێن؟ ئەوانە منافقەکانن، وەکو خوای گەورە سوبحانه وتعالى لە سوورەتی الحەدید باسییان دەکات کە خوای گەورە دەفەرموێ قيل انظرونا نقتبس من نوركم. اینجا لەو کاتدا کە نوری منافقەت نامینێ دەڵێنە ئیمانداران کە لە پێشەوان ڕۆیشتن سەرمەشقن دا ئاوڕێکمان لێ بدەنەوە، بەڵکو هەندێک لە نورینگ و قازانج بکەین و سوودی لێ ببینین. قيل ارجعوا وراءكم، بڕۆنەوە دنیای ئەگە پێتان دەکرێ، ئەمە نورمان لەوێ لەگە خۆمان هینا بە ئیمان و عەمەلی ساڵح و نوێژ و ڕۆژ و زەکات و دەستنوێژ، ئەوە هەموو نورەکانی دنیا بوو ئێستا بە کەلکمان هات.
قيل ارجعوا وراءكم فالتمسوا نورا لو كاتدا إيمان داران دبينن نوري أو منافقانا كجايوا ترسچیان دەکەوتە دڵ و بۆیە دەڵێن ربنا ئەی پەروەردیگارە ئەتمیم لەنا نورەنا نورەکەی ئێمە تەواوکە نەکوژێتەوە ئەی خوایە بمان بەخشە وەغفیر لەنا ئەی خوایە لێمان خۆش بە لە گوناحەکانمان وەغفیر لەنا یا رب وەغفیر لەنا ئەی خوایە لێمان خۆش بە ئینەکە عەلا کولی شەیئین قەدیر بەڕاستی تۆ توانا و دەسەڵاتت بەسەر هەموو شتێک دا هەیە اینجا خوای گەورە دەفەرمێ یا ئەیوهە النەبیو أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم جاهد الكفار والمنافقين واغلظ عليهم أي پیغمبری خوا جاهد الكفار شر بك جنگ بك لقى طبعا كلمة جهاد لقى قتال فرقي هي كلمة قتال لهر شوية قرآن كهات واتا شر كردن لقى كافرانو بتيرو شيرو بو هو كاراني جنگ بلام جهاد لقرآن واتا حولو كوش السرف كردن اینجا چ بە زوبان بی بە دعوە بی بە بانگەوازی بی بە ماڵبەخشین بی بە ڕوبەڕووبوونەوەی کافران بی هەمووی ئەوانە پێی دەوترێت جیهاد یعنی جیهاد گشتگیرترە وشەیەکی گشتگیرترە لە وشەی قیتال لۆیە جاهیدی الكفار والمنافقین جیهاد بکە لەگەر ئەو کافرە سەرسەخت و خراپانەی خەڵکی مەککە و لەگەر هەموو کافرانێک والمنافقين لقر أو دورو منافقاني كوا بيلان دجيرن لدجي ديني خواي قرأ واغلظ عليهم أي پیغمبر قوار زول لقر يان تندو تيجبا ومأواهم جهنم أولا دنياي أوانا دا كجرير شر يان لقر دكري سرشوري دنيا وقيامة دبن ولا قيامتش مأواهم جهنم شويني أوان دوزخة وبئس المصير كخراب تريد شوينا إمامي بقاعدة فرمي فإن الغلظة عليه من اللين لله تنبون لقر أو كافر منافقانا كما أن اللين لأهل الله من خشية الله وقد أمره سبحانه باللين لهم في أول الأمر أعذارهم لكاتي دعوة ما بس يا لكاتي دعوة إنسان دبي نرمي بنويني حتى لو كاتي إخوة يقول الدعوة لا موسى وهارون دكا كبتن دعوة بانقوازي بكن لقى فرعون تدفر مخواي قولا اذهبا إلى فرعون وقولا له قولا لينا لكاتي دعوة بانقوازي دبي قولا لينا بي دبي قصي نرم بي بلام لكاتي روبونو يتنك نابي إنسان عطفو سوسي بجوري برامبر بكافرات دبي طنبي خواي قولا للروج قيامتش خوي بزاتي بيروزي خوي بهيش شويك نرمي ناويني لقى أو كافرانا عند دفرموه إمام شنقيطي فرمي لو خواي قول باسي منافق وكافري كرديا فكان جهادهم صلى الله عليه وسلم للكفار بالسيف شركني بيغمبري خوا لقر كافر كان بشمشير بو ومع المنافقين بالقرآن لقر منافق كانش بقرآن بو كما جاء في عدم قتلهم وكل التندين فرمودي بيغمبري خوا هاتوا بيغمبري خوا صحابي خوي منافق كاني ندكشت كان جهاد بالقرآن لا يقل شدة عليه من السيف تك جهاد كدن بقرآنش كم ترنية لجهاد كدن بشمشير أيش كاري قري خوي هي وأصبحت قلوبهم خاوية كأنهم خشب مسندة بلام ضليان بطالب لإيمان وكو داريشي ناو بوج وابون وكو داريشي كلور وابون لويا لكاتك أوان داتسونا بري كافرات شريان لقى كافران دجي مسلمان كان منافق دبي شريان لقى بكريو أوانيش ليان بدري خواهي يقول إن دي بدون نمونا لو دين تو نمونيك ضرب الله مثلا خواهي يقول نمونيك دين تو للذين كفروا بوبي باوران خواهي يقول نمونا دين تو أو كافرانا بدو آفرت امرأة نوح بجنكي نوح پیغمبر كبياوكي يجي لا پیغمبران أولو العزمة وامرأة لوط وجني لوط كأويش لوط پیغمبر كبرازاي إبراهيم پیغمبر يچيك لپیغمبراني سردمي خوي كانتا أو دو آفرتا جني نوح لقى خيزان وجني لوط كانتا تحت عبدين من عبادنا أوانا خيزان جني لجر نكاحي دو بندي زور تاقبون لبند تاككاني إيما صالحين أو دو بند تاكانا كبيغمبري خوابون كساني زور قوربون
بەڵام زۆر بەداخەوە خەڵکەکی زۆری دوور سوود و قازانجی لەو دوو پێغەمبەرە بینی، بەڵام خێزانی ناوماڵی خۆیان کە ژنی تیان هاوبەش و هاوسەرن سبحان الله سوود لە ئیمانی ئەو دوو پێغەمبەرە ناهێنن، ئیمان ناهێنن. بۆیە بە جۆرێک لە جۆرەکان خیانەت دەکەن لەگە پیاوەکانیان. لۆ خوای گەورە ئیمان نەهێنان و کوفری ئەو دوو ئافرەتە بە خیانەت لە قەڵەم دەدا. لەبەر ئەوەی خیانەت ئەوەی نییە ئینسان بەدامێن یان بە شتێکی خراپ خیانەت بکە، نا هەندێک جار نەبوونی هەڵوێست لۆ پشتگیری کەسێک گەورەتری خیانەتە. ئەو دوو ئافرەتە لەبەرەوەی هاوڕا نەبوون لەگەر بیر و کردنەوەی پیاوەکانیان لۆیە خیانەتیان کرد، دەبایە ئەوان پشتگیر و یارمەتی دەری پیاوەکانی خۆیان بن. ئەها خوشکانی بەڕێز بینەر و بسەری بەڕێز چەند میهمە ئافرەت بە هەست و بەنەست لەگە پیاوەکەی بی، نەگەی لە بە پارە، نەگەی لە بەشتی مادی، نەک بەوەی خیانەت ئەو ئافرەت چاوی لە دەرنیە، نا هەڵوێستت لە بۆ هەڵوێستی جوانت بەرامبەر بە پیاوەکە ئەوە ئەو پەڕی پشتگیری تووە لۆ پیاوەکە ئەوە ئەمانەت پارێزیە، ئەوە پارێزگاری ئەو ئەمانەتەیە کە بە عەقدی نیکاح ئێوە بووینە حەلالیەک. لۆیە خوای گەورە دەفەرمێ فەخانەتە ئەومە، بەڵام ئەو دوو ئافرەتە هەردووچیان خیانەتیان لە پیاوەکەیان کرد، نەک خیانەتی عەرز و ناموس، خیانەتی ئیمان و کوفر، کوفریان هەڵبژارد ئیمانیان نەئینا، خیانەتی ئەوەی پشتگیری پیاوەکانیان نەکرد، پشتی پیاوەکانیان لە عەردیدا. لۆیە پیاو ئەگەر لە ماڵەوە ئەگەر خێزانەکەی پشتیوانی نەکا منداڵەکانیشی بەو نەوعی دیفاع لە بابیان ناکرد. زۆر پیاو هەیە پوچ بووە قیمەتی نمایە لە ماڵ، لۆ لەبەرەوەی ژنەکەی بەرەچی دروست کردیا هەموو منداڵەکانی کردە دژی ئەو پیاوەی، ئەو پیاوە ڕاست کردتە ئەو گۆڕەی و هیچ قەدر و قیمەت و سەنگەچی نمایە. لۆیە بەڕاستی دەبی ئافرەتی ساڵیحە هەمیشە و بەردەوام هەتا مردنێ دەبی پشتیوانی پیاوەکەی بی، بەڵام ئەو کوفرەی ئەو دوو ئافرەتە هەڵیان بژات فەلەم یوغنیا عنهما من الله شيئا، لەو هەموو عەزاب و سزایی کە بەسەر گەلەکەی وان هات کە قەومی نوح بە تۆفان لە ناوچوون و قەومی لۆط خوای گەورە ژێرا و ژووری کردن لەبەرەوەی قەومەکەی کارێکی زۆر خراپیان دەکرد فەلەم یوغنیا عنهما من الله شيئا، ئەو کوفرەیان هیچ سوود و قازانجیە لێ نەبینی لەوەی کەوا لەو سزای خوای گەورەیان لێ بە دوور بخاتەوە. وقیل ادخلا النار مع الداخلین، پێیان وترا دەی ئێوەش بڕۆنە ناو ئاگری دۆزەخ لەگەر ئەوانەی کە مستحقی ناو ئاگری دۆزەخن، ئێوەش بسووتێن. پێغەمبەرەکانیشتان لەگەڵەوەی کەسانی زۆر گەورن ناتوان شەفاعەت و تکاو ڕەجاتان لە بۆ بکەن کەوا دەرباستا بکەن لە ئاگری دۆزەخ، یان لە دنیاە ئەو عەزابی دنیایی تەن لەسەر دوور بخنەوە. دەفەرمێ ضرب هذا المثل تنبيها على أنه لا يغني في الآخرة عن قريب ولا نصيب. بۆیە خوای گەورە ئەو دوو نمونەی دەینێتەوە، یعنی بزان ئەی ئینسانەکان هیچ ئینسانێک ئەگەر پێغەمبەری خوا کە یەکێکە نوح پێغەمبەر کەوا پێغەمبەری خوایە یەکێکە لە ئولو العەزم لە ڕۆژی قیامەتێ ناتوانێ شەفاعەت لە بۆ کوڕ و خێزانەکەی خۆی بکە ئیلا ئیمان ئینسان نێزیک دەکاتەوە، خزمایەتی نامینێ فەلا ئەنسابە بەینەهم یەومەئیذ وەلا یەتەساءلون. بۆیە نوح پێغەمبەر کە داوا دەکە لە خوای گەورە قال نوح يا رب إن ابني من أهلي، خوای کوڕەکەم لە عائلە و خێزانی منە، زانی خوای گەورە چۆن وەڵامی داتەوە قال يا نوح إنه ليس من أهلك إنه عمل غير صالح، ئەوە لەنەوەی لە تو نییە لە ئال و لە ئیمان بەرەی ئیمانداران، ڕاستە کوڕی تۆ بەدەسەب بەڵام بە ئیمان لە تو دوورە. إنه عمل غير صالح، کافرە عملی چاچی نەکردووە. اینجا خوای گەورە دەفەرمێ ئەی نوح إني أعظك أن تكون من الجاهلين، ئامۆژگاریت دەکەم لەو کەسانە نەبی نەفام و نەزان بی بێ ئاگابی لەوەی کەوام شتێک بڵێ کە خوای گەورە حەرامی کردووە و کە خوای گەورە قەدەغەی کردووە کە نابێ شەفاعەت و تکا نابێ خەڵکی کافر بستنە بەهەشتێ. ئاگدار بە ئەوە من الجاهلین بەخسەری لێرە ئەوەیە. اینجا خوای گەورە سبحانه وتعالى نمونەی دووەم دەینتەوە دەفەرمێ وضرب الله مثلا، وخواي قالوا نمونيش تدينتو أي إيمان داران للذين آمنوا لبو بروا داران أو جار امرأة فرعون جنكي فرعون كآسيي كتي مزاحمة إذ قالت أو آفرة بدينا
لەناو ماڵ و کۆشتی فیرعەونە، ژنی فیرعەونە، لە ژێردیکاحی فیرعەونە. بەڵام کاتێکەوە هەواڵ و خەبەری موسای لە بۆ دێ، کاتێکەوە دەزانی موسا حەقە، کاتێکەوە معجزەکانی موسای بەچاوی خۆی دەبینی لە یوم الحەشر ئەو ڕۆژێک کە خەڵک هەموو کۆبووینەوە ساحیرەکان ئیمانی پێدەینن یەکەوسەر، ئەو ئافرەت دەزانی موسا پێغەمبەر حەقە، پیاوەکەی وی تاغوتە، پیاوەکەی وی غەددار و زاڵم و کەسێکی خراپە، ڕاستە و خۆ ئیمان دەینی لە نێوان خۆی و خوای گەورە. ئەو ئافرەتە لەو کاتەدا ئذ قالت، کاتێککە داوا دەکات ربی ابنی لی عندەکە بەیتەن فی الجەنە، ئەی پەروەردیگارە ئیبنی لی خانووە کۆشکێک تەلارەکەم لۆ دروستکە بۆ خۆم لی لە بۆ من عندەک. لۆ ێزانان دەفەرمونون اختار الجارە قبل الدار، جیرانەتی خوای گەورە داوا دەکات ئینجا داوای خانووەکە دەکات فی الجەنە لە بەهەشتێ، خوای نزیکی ذاتی پیرۆزی تو بووم. خوای گەورە دەفەرمێ إن المتقين في مقام صدق عند مليك مقتدر. الله ئەوانەی متقین، ئەوانەی دەرەجەیان زۆر گەورەیە، في مقام صدق، مقام و پلەیەکی زۆر بەرز، کەڕ مقامی ڕازگۆیەتی و ڕاستیەتیتی لەسەر ئیبانەکەی عند مليك مقتدر، لە نزیک ذاتی پیرۆزی الله کە پادشای بەدەسەڵاتی هەرە گەورەیە. خوای گەورە بە قسمت هەموو لایەکمان بکات. ئەو ئافرەتە داوای ئەوە دەکات لەو کاتە لەناو کۆشک و تەلارێکە خۆشترین شوێن، بەڵام یعنی پێی کووخەکە، پێی شتێکی زۆر خراپە، بەڵکو داوای چ دەکات کۆشک و تەلاری بەهەشت. خۆ ئەگەر بزانە تەمەشا بکە لۆیە زانایان دەرن وەوەجه المەثەلی أن اتصال المؤمن بالكافر لا يضره شيئا. نمونەکە چییە؟ ڕاستە ئەو ئافتە لە ماری فیرعەون بووە، بەڵام کوفری فیرعەون زەرەری بەو ژنەی نەگەیان. إذ فارقه في كفره وعمله، پێچەوانەی بەر کوفرەکەی فیرعەون ڕازی نەبووە، کەواتە گوناه و تاوانی کەسێشتر لۆ کەسێشتر هیچ تەئسیری نییە، بەڵکو ئەو کەسای لە ناو جەرگەی کوفرە، لە ناو عائیلە و خانەوادەیەکی کوفر و کافر و بێدین و گونەهبارن، بەس ئەو پاک و ڕاست و تەواو ئیبانداران دەرەجەی زۆر گەورترە لە خەڵکانیشتر. وەکو ئیبن القەییمی جەوزی ڕەحمەتی خوای لەسەر بێ باسی فەرمۆ و باسی دەکاتن. لۆیە ئەو ئافرەتە بەو شێوەیە دەفەرمێ وەنەجینی من فیرعەون، ئەی پەروەردیگارە داوا لێ دەکەم ڕزگارم بکە لە فیرعەون و عەمەلی، وەلەو کرداوە خراپانەی فیرعەون لەو توغیان و کوفرەی. سبحان الله ئەو ئافرەتە کە داوا دەکە وەنەجینی من القەومی الظالمین، ڕزگارم بکە لە خەڵکانێکی زاڵم و ستەمکار و خراپ. لەو ئاەتە دەلیلە کە ئینسان پەنا بە خوای گەورە بگری، داوا بکە لە خوای گەورە ڕزگاری بی لە هەندێک ناخۆشی لە دەسەڵاتی وینیە و بەرگەی ناگری، وەکو ئیمامی ئالوسی لە تەفسیرەکەی خۆی ناتیەوە. یعنی ئینسان کاتێک کە دەکەوتە ناو مەشەقە و ژیانێکی کۆتایی و تاو پەیامی خۆی گەیاندیە و دەزانی ژیانی زەحمەت دەبی، دروستە داوای مردن بکە. بەڵام کو پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئێوە هیچ کەسێک دوور نییە تەمەنای مردن بکەن بۆی بەڵاو موسیبەتێکەوە بەسەری هاتیە. ئەگەر زۆر ناچار بوون بڵێ اللهم أحيني ما كانت الحياة خيرا لي وتوفني إذا كانت الوفاة خيرا لي. خواه بمجينا أو جيانا لو من باشترا وبمرينا أجر مردن لبو من باشترا. ومريم ابنة عمران ونموني دوام لو آفرة تاكو باشانا كنموني سر مشقي آفرة تاكانا خاتو مريمي كتي عمران أو آفرة پروردي آفرتي زور تاك بو كخيزانة كيف عمران بو التي أحصنت فرجها أو آفرتي كوا داميني خوي زور بباشي باراست لهمو كرداري خراب باراستي لا لوي كوا هاتشي ناموسي خوي نكا وكو بيتواني أوي كتزولك كانوا هندي لنا قاولوا نصرانيا كان دلين مريم لقر يوسف نتزارك كوبويتو زيناي كدي نعوذ بالله يعني دلين عيسى أو ولد الزنا نعوذ بالله. ايمي اهل السنه والجماعه، ايمي مسلمان، ايمي اهل القران درين او خاتو مريم احصنت فرجها براسي داميني خوي زور بباشي باراست خواي يقول ببي بياو ببي ميرت من ضالتي داي فنفخنا فيه من روحنا ايما بشق للروح جياني خو ما خست بر عيسى
لا يخي وما كتك أو أفتدو جيان به وصدقت بكلمات ربها باوري بهمو وشكاني خواي قورا بكلمات ليرا وات السنن وياسي خواي قورا وات أو نظام وسيستم وياسي خواي قورا كخواي قورا قادر ومقتدرة من دال بدات كسك بهوجنو بياوكوا من دالك لدايق بي ببي داكو بابوكو باوكا آدم كسك لدايق بي ببي باوك وكو عيسى باوري هبو وصدقت بكلمات ربها باوري بهمو أو كلمات خواي قورا هبو يان باوري بإنزيلكي عيسى كري هبوا وكتبه وباوري بكتب كاني بيشي هبوا لتوراة أوانا وكانت من القانتين أو آفرتا هيك بو لواني كوا زور جوراي البوا لبو أمرو فرماني خواي قورا توري توانا سودو بنزكاني سودو بندا هلين زراوكاني أو تن آية بيروزا يكم توبو بشيماني راستو تواو أويا كخاونكي دقينيت الريزي بيشنگو بيشواياني آين هم لدنيا وهم للروج قيامة كسي توبكار بريزو كسي قوريا خالي دوام قناه تاوان ولادان لفرماني خواي قورا ما يش المزاريو غمو بجاري بو بيغمبري خوا تاكو جير فرماني خواي قورا مايد الخوشيتي حتى زانان دلين بيغمبري خوا بقناه تاواني أمتكشي آزار دخوا وخوش آل دبي للروج قيامته كاتك أمتكي بسر برزانة دقنو خزمة بيغمبري خوا خالي سيم بروادار هاد لبيشو للاي راستو للاي راستيو راز روا بوي هميشو بردوان برو بيشو بو راستي هنگاو دنيت تا قيشني ببهشت حد لوي خواي قد فرموي نوركيان بين أيديهم وبأيمانهم باسي تبين كديا تكا هميشو بردوان راست الرون هميشو بردوان راست الريدقدي خالي توارا پیغمبرانی خدا سلامی خوایان لەسەر بێ ڕازی نەبووینە بە ناپاچی خێزانەکانیان لە ڕووی ناموس و شەرم و شکۆوە بە نەمای ژیانی خێزانداری لەسەر هاوکاری و پشتیوانی یەکتردا دەمەزرێت ئەگەر هەر یەکێ لە ژن و مێردەکە ئەو بنەمایە پێشور و فەرامۆش بکات بە ناپاچی هەژمار دەکرێت. خاڵی پێنجەم خێزانی فیرعەون داوای لە خودای گەورە کرد ماڵێکی لە نزیک خۆی سوبحانەهو وەتەعالا بۆ دروست بکات خۆشترین خۆشیەکانی بەهەشت نزیک بوون و گەیشتنەوەیە بە خۆشەویست و دۆستان بە تایبەت دیدەنی زاتی ڕەب العالەمین و نزیک بوون لە خوای گەورە. خاڵی شەشەم بڕواداری ڕاستەقینە ئازار دەچێشێت بەستەمی ستەمکاران بۆیە ببینین و بیستنی ستەم و زۆرداری دڵتەنگ دەبن ئازار دەخۆن بە ئازاری هەر کەسێک. خاڵی هەفتەم داوێن پاچی سیفەتی کەسانی پایەدار و گەورەیە جیان بە بەردانی لەلایەن خوای گەورە و مایی گەورەیە بۆ ئەو کەسە کە خوای گەورە بە ڕوحی خۆی لە ڕێی جوبریلەوە کەوا ڕوحی خرا بەر عیسا پێغەمبەر و عیسا پێغەمبەر لەدایک بوو. خاڵی هەشتەم بڕوابوون بە کتێبە ئاسمانیەکان واتە جێبەجێکردن و پەیڕەوکردنی لە هەموو بوارەکانی ژیاندا. خاڵی شەشەم ڕوونکردنەوە خوای گەورە لە قورئانی پیرۆز و شەیئی ئیمڕەئە بەکاردێنێت بۆ ئەو ژن و مێردانەی کە لەلایەنەکان لە یەک جیاواز بن هەر کاتێک گونجانی تەواو لە نێوان ژن و مێرد هەبوو ئەو کاتە خوای گەورە وشەی زەوج بەکاردەیری وەک بەڵام هەر کاتێ ژن و پیاو لە یەک جیا بوون خوای گەورە وشەی ئیمڕەئە بەکاردەیری مەسەڵەن جیاوازی نێوان ئاینیان تەمەن وشەی مەرئە خوای گەورە بەکارهێنا لۆ نمونە ئەگە سەیر بکەیت خوای گەورە لە کاتێک کە باسی وامرأة مؤمنة وهبت نفسها للنبي لبروي پیغمبر بعقد نكاح أو آفتي مارا نكرت بس خوي عرض كرت پیغمبر بي رازي نبو نار الزوجة دفرمو وامرأة إني وجدت امرأة تملكم جنيكم بينيا أو آفرتا لبروي عقدي صحيح شرعيا نبوة لويا نار زوجة ووجد من دونهم امرأتين خواهي دو آفرتي باس ككذبنا ميديان نبوها يان إذ قالت امرأة عمران ربي إني امرأة عمران بزانا لبروي أو آفرتا زيابونوي جنو بياوك اللي يكتر بهوي مردن يا ربياوي نبايا واروها بوي نزوتي وقال نسوة في المدينة امرأة العزيز زياوازيان هبوا ليكتر كدلين تمنيان زور بوا يعني مثلا من ضاليان نبوا لا تندين شويني قرآن خواهي قربا امرأة باسي كرديا هروها زياوازي لنيمان آين
خواهي قرد فرمي ضرب الله مثلا للذين كفروا امرأة نوح نار زوجة نوح يعني امرأة فرعون نار زوجته ولا يلتفت منكم أحد إلا امرأتك همو أوانا بامرأة هاتوا حتى لكاتي تشيشي خيزاني جنو ميدك تشيشي نبي خواهي قرد فرمو إني امرأة خافت من بعليها أقر آفرتك نار زوجة واروها خواهي قرد كباسي أبو لهب دك وامرأته حمالة الحطب وقال الذي اشتراه من مصر لامرأته واروها جن لبرامبر باس كردي بياو لو كاد بشايت عين الخواهي فالرجل وامرأتان يعني وإن كان الرجل يورث كلالة أو امرأة كواتا لو يندريش خواهي قرد بوشوية باس امرأة زيادة الكردوة لو جیاوازیەک و فەرقەکە بووە یان ئەو ئافرەتە کەس بووە مێردی نەبووە لۆی خوای گەورە بەو شێوەیە باسی کردیا. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. لكو تايدا دلين ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.